بەڵێ بەڕێزان قسە لەسەر بابەتێکی گرنگەکەین کە ئەویش تایبەت بە بانکی خوێن یاخود سنتەری گواستنەوەی خوێن بە تایبەت لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە ئێستادا ئەو بانکێکە تایبەت کراوە بۆ گواستنەوەی خوێن بە تایبەت ئەو حاڵاتیانەی کە خوێن ئەبەخشن یاخود شوێنێک بۆ کەسانەی کە پێویستیان بە خوێن هەیە بێگومان بانکی خوێن و زۆر جاریش ئەبێتە شوێنێک بۆ چارەسەرکردن یاخود ڕزگارکردنی گیانی چەندین کەس لە مردن کە ئەمە خۆی لە خۆیدا چ ئەو کەسەی خوێنە بەخشێت یاخود ئەو کەسانی کە لەو شوێنە کارەکەن بێگومان ئەرکێکی گەورە و پیرۆزیان لەسەر شانە. بۆ قسەکردن لەسەر کاری زیاتری سنتەری گواستنەوەی خوێن یاخود بانکی خوێن میوانداری کەلسوم ڕەسوول بەڕێوەبەری سنتەری گواستنەوەی خوێنمان کردووە. کەلسوم خان بەخێربێ. سپاسانەکەم، منیش سپاسی کەناڵەکەتانەکەم. بەر لەوەی بچینە لای کارەکانی سنتەرەکە و شێوازی کارکردنی ئێوە گەر باس لە مێژووی دامەزراندن وەکو بەرچاوڕوونیەک بانکی خوێن بۆچی دامەزرا کەی دامەزرا؟ بەڵێ تەمان لە ساڵەکانی بڵێن هەشتاکان و شەستەکان و یعنی هەفتاکانە بانکی خوێن هەبوو لە کولی نەخۆشخانەیەک لە شاری سلێمانی بەس بە حجمێکی بچکۆلە بەس کاری نەخۆشخانەکەی خۆی بردۆ بڕێەوە. بۆ نمونە من کە تەعین بووم یعنی تقریبا 9 ساڵ من مدیری مختبەر و مەصرفی خوێنی نەخۆشخانەی تەواوی بووم کە گەورەترین نەخۆشخانە بوو لە سلێمانی بە حدودی 1000 بۆ 1200 نەخۆشی ڕۆژانە لە خۆیە گرت. یعنی خانەیەکی زۆر فراوان بوو لە شاری سلێمانی زۆر مهم بوو. لەوێ مدیری ئەوێ بووم وەکو مدیری بانکی خوێنیش و مختبەرەکەشی. دوایی حکمی ئەو خبرە بە قۆتەی کە وەرم گرت لە ئەو چەند ساڵی کە ئیش و کارمەکە لەو شوێنەیە ئەم هەموو شەڕی ئێران و عێراق و ئەو زۆرۆفەنە ئەموارەی کە بەڕاستی ڕژێم سەپانی بەسەر عێراقا ڕۆڵێکم هەبوو لە عێراق ئەمرێک دەرچوو وتیان ئەبێ کولی شارێک بانکێکی خوێن وەکو مدیریەتێک مديرية مصرف الدم الرئيسي في العراق. لبغى ناوي مديرية مصرف دم أو مركز الوطني لنقل الدم لا يزال بونا ومعوته لبغى أمام مركزي بغاها ميبو دواي لهم شاركاني عراقيش مديرية مصرف الدم الرئيسي كرايو كأيجد لون منانا ملبوم عفو وكو أمريك لوزارتي الصحة بغاوة طبعا وزارتي الصحة عراق أمراني دراكرت بس كت السليماني بريز كان دكتور أحمد كمال شالي كوا مع مصايب خوشويستي ملبو وتكسمتو جريئي أو شو أنا بيوسي بإنساني كي جريء هيا أبي وكو بياو تصرف كي وبقواد بي كاريم وكو بياو جن قد زعيبني زول بياو مهم تراجع حزيلية بيا قصدم أو أبوايا يعني قوتي كيوات هبي بيوري محاربي زوجتي نا أموار هبولا ولاتك معنا مصرفي خوين شوينك زور حساسة براسي أي ود تو أبي الشوين والشو بانكريتو بخصخانة أبي استعداد التابع من ترشح كلام رشتم بوا أو مؤتمر بوا بغا تقريبا حول جيخان وإلا فيري إشي بانكي رئيسي خوين بكرين يعني وكو مديريات مكاهاتي نوهر كسا مديريتي بسكولا من لدوج جوري بسكولا ولا هجدي زيراني صار 1990 أمريكا بو درسولة بغاوة كهات موال لدو جوري بسكولا لاي برز كان دكتور أحمد كمال شاوي وكو ميوان لخوي قرتم هتا صالي نوتو يك هتا رابرين مزنكش بو إيما لسر أرز تواني ما 2000 بطل خوين لم شارع خوشويستا شاري هلمتو قرباني لو روجه بيروزيا خلق مال سر أرز سر أو قولوا خاله بالا خستو خوين مالي ورقت سكبيت يجاي إمكانيات ما نبو بس تواني مان الحمد لله هاو كاري كركوب كين شاركاني دورو برد براستي يعني تل أم باقي خوينا شون هاي كفاح ما نكر هر خو مع المقاومة ما نكر بيا دروس بينا بيا بالمشتكي مهم الحمد لله تواني ما صالينا وهج مركزي كبسكولا بخمان جاكن الناخص خاني تعليمية استهد لا يزال أو مركزية بلان تواني معنا دوقاتك لم حفجورا أو كاراني كاستأبري بريوة يعني الحمد لله همان كارك لإيطاليا ولا فرنسا ولا بريطانيا ولا ولايات مهمة كان منظمي WHO عالمي بتواني الصح لمن باء أو زور مهمة بإما والشرفيكي دورية. بله زياتر بابلين ككاري إيوة لو بانكي أو كساني كدين بوخن بخشين بتايبت كساني خوبشن خوان دين ياخد شوازي كوكرنوي خن لبانك كتشونه يعني كاركاني إيوة شون بريوابي. طبعا روزانا هاولاتي خوشويست أويكا أتي صريب سداني بسبوري تايبتك لنتيجة مجموعة فحوصات مختبرة كي كان لا بسبوري تايبتك خوي يترهج بسبوري باطني بجراح بي
سپۆری بەڕاستی هینمان هەیە خوێنمان هەیە ئێستا الحەمدوللا زۆرمان سپۆری خوێن هەیە لە کوردستانە کە جاران و شتانە نەبوو سەردانی سپۆری پێستەکە زۆر جار هەیە تووشی نەخۆشیەکە بێوەکو حساسیت تەوانێمە ئەو خوێنانە بەڕاستی کە لە ڕێی دکتۆریەکانی پێستە بۆمانیا ئیسوتێنین لەگەڵ ڕێزما بۆ ئەو هاوڵاتیانە کە گوێشیان بێ سەروانێ پێیان ناخۆش بێت چکە ئەو کەیت دکتۆری پێستەکە بۆی نووسواڵی ضرورە بۆ لە خوێنی وەرگرن بەڵام ئەو خوێنە خوریۆکی بەقوە دروستەکانە لە شیە بۆی خەڵکێکی کەی ئێمە ساخت تووشی ئەو حساسیەتە نەکەین ئەبێ ئەوان جیاکەینەوە بیسووتێنین مەحرەقەی تایبەتمان هەیە الحەمدوللیلا بۆ سووتانی خوێنە گونجاوەکان بەڵام ڕۆژانە هاوڵاتی خۆیەت بە حدودی 50 بۆ 60 بۆ 100 کەزیێت بەڵام ئێمە مجموعەیە تیممانێ یعنی بەرنمەیەکی جوانی خۆمانمانەیە لە ڕێی مەسەلەن مەڵبەندی ڕێخستنی سلێمانی زۆر عمودی فەقەری منە بەڕاستی دایمە هاوکارمە دائیمە ئەوە جەدوەلێکەمانیانە بۆی داناوم لە ڕێی کۆمیتەکانی ئەو جەدوەلی داناوە هەر ڕۆژەی یان هەر هەفتەی حسەبی پێویستی و پێداویستەکانی من چەند پێویستە لەو هەفتەیە ئەو جەدوەلەی بۆ داناوم ڕۆژی بۆ 50 بۆ 60 هەتا 100 کەس کە بتوانم خوێنیان لێ وەرگرم بۆ مەنێرە جا ئێمە قوواتی پێشمەرگەمانەیە بێژگەرەوەی کە لە جەبهە شەرەفی ئەم وڵاتە و ئێمە پارێزن بەڕاستی قووەتێکی کە هەیە لە ناو شارەکانە کە ڕۆ کاتە من خوێنی ژەبەخشێ بۆ پێشمەرگەکان بۆ مناڵی سالەسیمیا بۆ سەرەتان بۆ ئەو ڕوودا و کتوپڕانی کە لە شارەکەمان ڕوێن جا لەگەڵ یا ئێمە ئەمنمانەیە ئاسایشمانەیە بەڕاستی وەزارەتی ناوخۆ بە هەمویانە بە هەموو چینی توێژەکانیان هاوکاری منن هەموو شۆرتا مرور یعنی بێژگەر سەرجادە شەونخونیەکە بۆ ئێمە و 24 ساعت و سەرجادانیە فەقیرانە بە جەدوەلیان 50 60 بۆ 70 کەس لە ڕۆژێکە خوێنە بابخشە بە من چکە بەڕاستی بانقی خوێن شوێنێکە هەموو مانگە بە حدودی 5,000 بۆ 6,000 بوتڵ خوێن لەم شارەیە سەرفە بێ خەڵک لەوانەیە نەزانیە ئێمە زۆر سەرفیاتی خوێنمان هەیە لەو 5,000 بوتڵە ئەولەویەت بۆ کێیە؟ ئەولەویەت طبعا بۆ خستخانەی سەرەتان و سالەسیمیایە چونکە خستخانەی سەرەتان بەڕاستی بێ ساڵانە ئەوە تا عەدەدێکی زۆر سەرەتانەی بە لەگەڵ سالەسیمیا سالەسیمیا حیسەی ئەسە دەبا سەیری ئەوە ئەحسایی سالەسیمیایە لە ساڵی 2014 سالەسیمیا تقریبا 5,979 بوتڵ خوێنی وەرگتووە لە 2014 لە 2015 6,379 نازحینمان هەیە لەبەرەوەی ئاوارەی دەوروبەر هاتوۆتە ناو کوردستانەوانیش زۆری مناڵی سالەسیمیان هێناوە لەگەڵ خۆیانە بۆ ناو شاری سلێمانی ئەوەش بۆتەوە بە زیادەیەک بۆ من طبعا نەخۆشخانەی هیوا ینی کەواتە ئێوە خوێن ئەبەخشن بە ئاوارەکانیش ینی مەرجیوانە فری ئەبێ بە خۆڕایی هیچ مقابل کەسوخانیەک شتی کە هەیە مەسەلەن باس لەوە کریان زۆر جارە چی بۆ بانکی خوێن ئەڵێ بڵێ خوێن بێنە با بڵێ خوێنێ بینێ ئەوەیان پێ ئەوە بۆ کێ طبعا ئەوانەی کە لە ناو نەخۆشخانەکان عملیاتەکەن ئەو خۆی الحەمدلا کە سوکارێکی باشی هەیە پێشەوە خۆی حازر کردەوە بچیا عملیات بکە مەسەلەن بۆ نمونە عملیاتی دڵ جاری وا هەیە 90 بوتڵێوێ 9 بوتڵێوێ چونکە ئەو بەڕاستی شریانەکانی دڵە گۆڕێ عملیاتەکە زۆر قورسە ئەی مەسەلەن ئەقراسی پێویستە کابراەک بۆ نمونە مەسەلەن کرێکارێکی تورکە مەسەلەن ئێوە چۆن تەعاملی ئەوە تەبعەن لەبەرەوەی غەریبە و کەسی نییە بەبێ هیچ مقابلە دائمە خوێنی داوت ینی ئەوانەی کە خوێن بە بەرامبەر وەرەگرن تەنها بۆ ئەوەیە کە مەسەلەن کەسی خۆی زۆر جارێک کەسەکانی خۆیانەوە زارن دوور بێ یعنی ئێستش تۆ زیاد فکرەی خەڵک نەگۆڕاوە زانێ ئەو خوێنانی لای منە ئەو خوێنانە خراپە یان ئەو خوێنە جێگاسی قەنیە ئەڵێت خوا ئەگەر خوێنەکەی خۆمان وەرگری بۆ مافە حەسکەی بخەیتە شەبەی ڤایرۆسات ڕۆژێک تەحملەکەین فحوساتی بۆ بکرێت دوایی خوێنەکەی خۆمانی تێکەین لە نەخۆشەکە ئەو اختیارەیە ئێمە دەست خۆیان بکەیت چێکە بەڵام تێشیانەگەن مەڵم باوکەکەم ئەوەی لای ئێمە ئەکرێ بڕوا بکە بە باشترین و مهمترین جیاز فحسەکرێ باشە کەسم خان یەک شتیکە مەسەلەن بۆ نمونە کەسێک دێت خوێن وەرەگرێت ئێوە یەکسەر هەموو فحوساتی بۆکەن یان دوای ئەوە مەسەلەن ئێستا تەمان باسی بەرنامەکەی بانقی خوێنە بۆکەم باش لە چ بەرنامەیەکی جوانی دەبێت تەمان لە ساڵی 2009 من داوەت کرام لە ڕێگای وەزیری فیدراڵی عێراقەوە ئەبوایە من وەکو مدیرێکی مەصرفی خوێندا هەموو کوردستان من تەرشیح کرام بەڕاستی لە سێ شارەکە چکە ئەوسانە هەولێر ئەوە
باقی خوێنیار نەبوو هەولێر وەکو مدیریەت وەکو ئێستا و دووەکیش من بەڕاستی بانکرام بەس مدیری بانکی خوێنی دووەکەم لەگەڵا بوو کاک دکتۆر مەجید و منیش لە کوردستان باقی 27 مدیری مەصرفی خوێنی هەموو عێراق بەشداریمان کرد لە خولێکی زۆر گەورەیە کە ئەمە خولێکی عالەمی بوو هەر ئێمە نەبوون یعنی هەر عێراق نەبوو تقریبا دەوڵەتی عەرەبی زۆری بەشداری کرد ئەمە پیانەوت ئەمە چی دەورەت خدمات نقل الدم چۆن خوێن نەقڵەتێ بۆ بەشەر ژێر ئیشرافی منظمەی WHO عالەمی منظمە الصحة العالمية کە ئەمە خۆی مەصرفێکی زۆر گەورەی لە ئێمەیا کردبوو لە ئەو ئوستازانی تێنابوونی هەمووی پسپۆر و هەمووی بەڕاستی پرۆفیسۆر بوون کە لە بەریتانیا و لە ئەمریکا و لە کەنەدا و هێنابوون ڕۆژانە مەحازەرە لە سەعات 8:30 و مەحازەرات دەستی پێکرد بۆ 7 ئێوارە ئێمە ڕێستێکی پشکۆلەی سەعاتیمانە بوو بەرنامەیەکی زۆر مکەسەفی بەقوت ئێمە ئەم بەرنامە بەقوتە هەر یەکێک لە ئێمە کە گەڕاینەوە لە شارەکانی خۆمانات بەڕاستی پەیڕەومان کرد الحەمدولله توانیم يعني هەتا ئێستا هیچم نەهێشتەوە بەرنامەکەم هەمووی الحەمدولله بەسەرکەوتووی هەر لەسەر ئەو ئەساسەش مەجموعەیە پسپۆر لە بەریتانیاوە هاتن بۆ 3 جار تیمێک کە پێڵەن MRC پاتی بەریتانی ئەمە ڕۆیەڵ کۆریجی بەریتانی نەوانن کە دکتۆرا ئیشرافەکەن دکتۆراکان لە هەموو عالەمە ئەمانە تیمێکی زۆر مهم بوون هەمووی پرۆفیسۆر بوون کە سەردانی ئیشەکانی بانقی خوێنی سلەیمانیان کرد الحەمدولله ئەوە حیفە کتێبەکەم پێنیە کە کتێبیان لەسەر دەرکردم ئەڵێ دەبێت سنتەر ئۆف عێراق کە توانیوەتی لە ڕووی ئەو شتانەی کە پێداویستیە بۆ حیاتی بەشەر هەمووی بە پاکی بە کوالیتی حاضر کا دابینی کا بۆ هەموو نەخۆشخانەکانی پرایڤێت وەکو ئەهلیەکانی سلەیمانی کە لەسەر مستەوای بەڕێز کاک فاروق الحەمدولله هەتا ئێستا ژێر سیادەی ئێمە خوێن سەرفەکرێ بۆ نەخۆشخانەی فاروق کە ئەو نەخۆشخانە مهمەی کە هەموو دکتۆرەکانی پسپۆرن لە عالەمەوە هێناونی کاک فاروق بەس خوێنەکە ئەبێ وەکو بەرنامەی WHO ئەوانیش وەکو خەسخانەیەکی ئەهلی کە وەکو خەسخانەیەکی حکومی کە من حسابم بۆ کردوون زۆر جار خەڵکانێک پێم ئەڵێن گوناحت دەگا و خوێنە ئەی بە فاروق دنیای پارە لە خەڵک وەرەگرن ئەڵێم ئەویان ئینسانیەتە من ناحیە ئینسانیەتەکە ناهێڵم لەکەیەک وەرگریە باشە کەرچوم خان ینی باسی ئەوە بکەین خەسخانەیەکی ئەهلی نەخۆشخانەیەکی ئەهلی کە بەرامبەر نەشتەرگەریەک لەوانەیە کۆمەڵێک پارە وەربگرێ ئێوە لە بەرامبەر ئەو خوێنەیە چ پارەیەک ئێمە وەسڵێکی ڕەمزیە کە وەزارەتی دارایی ئەوە بەس بۆ وەکو ئامانەتێک کە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بێ بە ئیراد بۆ دەوڵات نەخێر 16,000 دینارە کە وەزارەتی دارایی بۆی داناوین بەس بۆ ئەهلیەکان 16,000 دینار بۆ کولی بوتڵێکی خوێن کولی بوتڵێکی خوێن لە بانکی خوێن زیاد لە $250 مەصرفی بەس فەحسەکانیەتی حاضرکردنی فەحسەکانیەتی بۆ چیسەوە باشە یەک شتیکە هەیە مەسەلەن بۆ نمونە زۆر جار گوێم لێ بووە ئەگەر نەخۆشێک یان بریندارێک یان هەر کەسێک لە شارێکەوە بۆ شارێکیکە بگوازرێتەوە خوێنی لەگەڵا بێ ئەو خوێنەی لێ وەرناگرن یا ئیلا بێ بچێتەوە بانکی خوێن لەوێ خوێنی شتێک بۆ بێنن هۆکارەکەی چییە؟ بەڵێ تەمان خوێن یەکەم طریقەی حفظی یعنی هەڵگرتنی زۆر مهمە چۆن هەڵەگیرە ئێستا ئێمە لە بینی خەستەخانەکە یەکێک لەو بەرنامەیە کە ئێستا من لە خولەکەما بینیم لە ئەو خولەی کە WHO پێبینیم بەڕاستی کۆن وانە بوو لە سلەیمانی بوتڵی خوێنە خراایەکی سەیە ئایلاگەین ئایلۆنەیان ئینمانە بوو ئەم کیسەنا ئەمە زەرفێکی وەکو مەقەباوا بوو تیانە کرد و لەم خەستەخانە بۆ خەستەخانە ئەڕۆژ لەوێ من فێر کرام ئەمە غەڵەتە ئەبێ کۆڵبۆکس وەکو تەرمۆس ئێمە بە ئینگلیزی پێڵین کەلیمەیەکی جوانترە کۆڵبۆکس ماناکەی بەخۆیەتی یعنی شوێنێکی مبەڕەت لە بینی ئەو بوتڵە خوێنانەیە ئایسباک دائەنرێ ئایسباک چییە؟ قطعی لە ناو مجەمیدەکانی هەموو خەسخانەکان و هەموو مختبەر و بانقی خوێنەکان هەیە کە ئەو نەخۆشە ئەنێرن کۆڵبۆکسێک و ئەو ئایسباکە خەنە ناو کۆڵبۆکسەکەەوە بۆی ئەو خوێنەکە لە لای منەوە ئەبا هەتا ئەگاتە ئەوێ بە ساردی بمێنێتەوە دەرەجەی حرارەتی ئەو خوێنە نابێت تێکچێ شێ زەمانەتی سوکاری ئەو نەخۆشاکە ئەوە ئیلمیانە ئەم خوێنە نەقڵکە لای منەوە بیبا بۆ شاری هەولێریان بۆ شاری کەرکووکیان بۆ دوهۆک ئەو مەسافە دوور درێژە احتیمالە لە سیارەیەکی گەرمی سیارەکەش باتەوە لە ڕێگا کەواتە خوێنەکە بە 1 سەعات تێک چوو بۆ گەرمیە ئێمە لەبەر ئەو نیزامە ئەم
شتە جوانە دانراکە ئەمە سیستمی عالمی و دەسەڵاتی منیتیانە زۆر جار خەڵک پێی زعاجە بێ زۆری شەڕیان لەگەڵ کردم حتا بەڕاستی ئیدارەی زۆر خستەخانە شەڕی لەگەڵاکردم بیدایەت وتیانەمە ئەرکێکی زیادەیە هێناتەوە بۆ ئێمە لە وڵاتەیە بەس الحەمدلله بە هاوکاری بەڕێز بەڕاستی بەڕێوەبەری گشتەکەم بەڕێز وەزیری تەندروستیەکەم کە زۆر عیلمی زۆر لیسانین زۆر دڵسۆزن بۆ وڵاتەکەیان وتیان بە هەموو نەوەیە شتیوانی لێەکەی دادەگیان مەترسەوتووە پەیڕەویش عیلمەکان بکە ئێمە لەگەڵتاین الحەمدلله سەرکەوتوانە بنمانە سەر. بەڵێ کەلسوم خان داواکاری تۆ چییە لەو هاوڵاتیانەی کە بن خوێن ببەخشن یان ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتی بۆی کە هاوکاری ئێوە بکات؟ وەڵای من ئەو داواکاریم ئەوەیە کە یەنە لای ئێمە ئێستا سیستمێکی زۆر مهم بەرنامەیەکی مهمەیە لای ئێمە بۆی ئەوانە پارێزیە پێش نەخۆش پێش من پێش بانکی خوێن چکە جیهازی زۆر پێشکەوتومان داناوە بە 6 جیهاز بەس جارێ فەحسی بۆ ئەکرێ ئەم فەحسانە لە دەرەوە بیکا بەڕاستی زیاد لە 150 دلارەکەوێ ئەو هاتووە هەچی فەحسی ڤایرۆسیە لای ئێمە بۆ یەکرێ هەموو فەحسێکی خەلایی خوێنی بۆ ئەکرێ زۆر جار ئەو نازانێ ماینەر سالەسیما بووە لەو پێشەر خوێنی یاوە نەیزانیوە احتیمالە دوایی گێژ بۆ دوای چەند ڕۆژێک توێتی ئەوە بۆ من کە خوێنم ما زۆر جار بیستومەتەوە توانە ئەزانی مەچەند کوڕی ناخوێن نەیە لە ماک خوێن دوای گێژە بن تومەس ئەو خۆی پێویستی بەوە بووە خوێنی تێکرێ نەک خوێن بە ئەو سافەحز نەبووە ئەچیزەی پێشکەوتو نەبووە ئێستا من بەو جیازانە بەڕاستی دۆزینەوە خەلەلەکە سەبەبەکە چیە ماینەر سالەسیمیایە یان ئەو خۆی نەخۆشیێکی هەیە لە خوێنە نابێ خوێن بەخشیە پێڵێن زۆر جار پێی پەستە بێ کاکە هەموو جارە خوێنە ماوە ئەمە چی ئەمڕۆ بیان و بێم نیەگرن ڕاستی ناخۆشتان کرد ماخی خوێن وەکو جاران نەماوە خۆش نییە بەڵام قەینا جارێ دوو لە 1000 کەسا لەوانەیە 100 کەس بەرەنگارم بۆسێتەوە بەس ئەلحەمدوللا دوایی جەماعەتەکەی کە هەمووی پیان خۆشحاڵی وەڵی شتێکی زۆر مهم بوو. بەڵێ سپاس بۆ کەلسوم ڕەسوول بەڕێوەبەری بەڕێوەبەرەتی سەنتەری گواستنەوەی خان سپاس بۆ ئەمانە.